حوتەم صیفەتیان یان شێواز و ڕەفتار و ئوسلوبیان بەرامبەر بە مسلمانان کە نەگۆڕاو لە کۆنیشەوە هەروە بووە بڵاوکردنەوەی ڕەشببینی کە گوایە مسلمانانە شومن کاکە مسلمانان لەوتای ئەم ڕیژدارانە پەیابوون برا بەرەکەت لە وڵاتە نەماوە شەڕ و شۆڕەها چەند زۆر بووە خەڵک کوشتن زۆر بووە برا هەموو ئەهلی ئیسلام بە درێژایی تاریخی ئیسلام لە ئادەم و هەتا خاتەم هەتا ئەم زەمەنەی ئێمە قسەی تیاکەین پێغەمبەران و ئەتباعی پێغەمبەران هەتا ئێستا بەقەدەر ساڵێکی جەنگی جیهانی یەکەم یا دووهەمی ئەوروپایان خەڵک نەکوشتووە 100 ملیۆن ئینسان لە سەرانسەری زەمینە کوژرا لەم دوو حربەیە بە 38 شێوازی کوشتن لە هەموو فترەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام 1000 قسوور کافر کوژرا بەرامبەر بە 500 قسوور مسلمان یا 600 قسوور مسلمان هەمووی کۆکەی تۆ ناکاتەوە ئیتر شومێتی ئەم ئینسانە مسلمانە لە چیایە جاڵێن ئەم دینەی هێناویانە ئەم دی دوو هەڵوێستەی کە گرتوویانەتە بەر کاکە ئەما بێتە هۆی تەفرەقا ئەما بێتە هۆی ئاژاوەنانەوە برا لە هەموو ماڵەکە ئاژاوەیەکی تێکەوتووە ئیتر دەسەڵاتدارانیش تەبعا ناماکەنە بەهانەی ئەوە کە گەماروی ئابووری بخەنە سەر مسلمانەکان و وەکو چۆن ئێستا ناویان لێ ناوە تەچفیف لێ نابێ یعنی وشکردنەوەی سەرچاوی دارایی ئەمانە جا بە خەڵکە کاکەن ئەڵێن کاکە نابێمانە حساب بانکیان نەبێ نابێت تیجارەتیان هەبێ نابێ معاشیان بدرێتێ ئەبێ هەر کەسێک یارمەتی دا بە تۆمەتی تیرۆر 5 و 7 ساڵ سجن بێ ئاوا خەڵکەکەن خەڵکە مسلمانەکە ئێمە دەستکورت و هەژارەکەن دواتر کۆمەڵگەکە پڕەکەن لە ترس و بیم کەس ناوێرە بەهانای کەسێکی ترۆ بێ هەر کەسێک ناوێت یارمەتی دیندارێک بدە بە هەر سیفەتێک بێ ئەڵێن وەڵاو یارمەتی تیرۆریدا ئەجا چونکە ئەو دیدە و ئەو ڕەشببینیە بڵاوەکەنەوە بەناو خەڵکە خەڵکیشی تراوە سەری لێشێوێ قالوا إنا تطيرنا بكم لئن لم تنتهوا لنرجمنكم ئەوە سزای ئەو زەمانە بووە لەم زەمانە شاواڵن ئەگەرێ واز لەم بیر و باوەڕە و لەم هەڵوێستانە نەیەنن ئەگەرێەوە تەئیدی تیرۆر بکەن ئەوە تەواو سجنەکردن مدەی 10 ساڵ لانی کەم سجنە بن وتیان ئێمە ڕەشببینین لێتان چونکە ئێوە شومن ئەگەر واز لەم دید و دینەشتان نەهێنن بەردەبارانتانەکەن ئەو زەمانەوان بەردەبارانەکران ئەم زەمانە گول لە بارانەکرن